میوانێکم هەیە دڵزار حەمە ساڵح بەڕێوەبەری ئاماری پارێزگای هەولێر کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر بن بۆ ستۆدیۆ چوار لە مێژووی سەرژمێری لە عێراقەوە لە 1970ەوە هەتا ئەم دوایین سەرژمێری زۆر جار تاکید لەوە کرێتەوە سەرژمێری ساڵی 1950 دقیقترین سەرژمێری بۆیە زۆر کات بۆ بڕیاردان لەسەر هەنێ بابەت ئەگەڕانەوە بۆ ئەو سەرژمێریە. ئەم سەرژمێریەی 2024 کە ئەنجام دراوە چەندێک دقیقەوە توانرێت متمانەی پێ بکرێ و پشتی پێ ببەسرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خۆی ساڵی 1950 لە سەردەمی مەلەکیت کرایە نوع عەدالەت بوونە چ تێدا بووە ئەوانی کە ئیشیان لە پرۆسەکە کردیا خاوەن تایبەتمەندی بووینە لە بابەتەکە. عێراق لەو سەردەما نەیزانیە کە نەک ژمارەی دانیشتوانی چەندە بەرواری ساڵی لەدایکبوونی تاکەکانی نەزانیە نەک ڕۆژ و مانگەکان لەبەر ئەوەشە کە یەکی هەفت کە کرایتە ناوەڕاستی ساڵە لە بۆ زۆری بنەمایەکانی ئەوانی کە بە زانیتیان ساڵەکانیان چەندە یەکی هەفتیان دانا لە بەرەوەی نەدەزاندرا مانجی چەند و ڕۆژی چەند لەدایک بووینە و ڕادەی نەخوێندەوار ئەو لەو سەردەم بە دیار کەوت. زۆری ئەو بابەتانی کە پێوەست بوون بە تاک و خێزان لە 57 بە دیار کەوت. 57 لەبەر کورد لە بەرەوە باشەکە فکری تعریبی ئەوها بۆ دەرەجەیە تێدا نەبووە هەندێک مؤشەڕاتی تێدا بۆ فکری تعریبی تێدا نەبووە باشتر بووە لە بۆ ڕێنیشاندەرەکان بەڵام ئەوی ئێستا کەکە کرا لە بەرەوەی کە کورد بە وریاتر لە ناو ئیشەکە بابەتەکە ئیشی کردیا 24 زۆر باشتر دەبی لە ساڵی 57 و دەرەنجامەکانی زۆر باشتر دەبن زۆر ورتر دەبی و جێگرەوەکی زۆر باشی 57 دەبیتن. ئەوەی کەمایە ئەمە پرۆسەکەەوە خۆی جێبەجێکرا ئەوی کەماوە ئەو ماوەی کە تەقاتوعی بەیاناتەکانە کە زۆر هەستیارترە لە پرۆسی سەرژمێریەکە کورد دەبی لەوێن دەرێ زیاتر وریابیتن لەبەرەوەی کە ئەو بەیاناتانە کە لێکتر بڕیان پێ دەکرێتن دەبی ئەوانەی کە لە فایلەتەکان ئیش دەکەن بەڕاستی وەک ئەرکەچی نیشتیمانی تەماشای پرۆسەکە بکەن هیچ ئیهمالیەک لە ناو مۆزوعەکە بکرێتن دەبتە خەلەل زیان بە خێزان و تاچی کورد دەگاتن لە سنووری مادەی 140 زیانێکمان پێ دەکات دوایە ناتوانانی چاچی بکەین. لێرە ڕاگرم پرسیارێکی لێ بکەم ئەگەر خەلەل هەبێ دواتر قابلی هەموارکردنەوە و چارەسەرکردن و زەحمەتە لەبەرەوەی کامە ئەو قۆناغانی کە تێمان پەڕان لەوەی بۆ نمونە ینی بۆ نمونە من هاوڵاتیەکەم خەلەلێ هەیە لە شوێنێکە لەم داتایی کە داومە بەغەڵەت نەقڵ کرابێ دوای ئەمە چارەسەرەکرێتم کێشانیان ئەمن باسی ژمارەی گەورە دەکەم ئەگەر تاک و خێزانەک بن و تاکەک بیتنەوەی کە ئێستاکە هەیە لەوەگلەوەی کە لە سەرژمێرێکی کە لە هەرێمی کوردستان ئەنجام درا لەگەر عێراق هاوتەری لە گەروی لە هەرێمی کوردستان باسی 99.99 دەکەین ئەو پوینتە گچکانە کێشەی ئەوهانیە بەس ئەگەر بگاتە 4.5 پوینت کێشەی گەورە دەکاتن 4.5 پوینت ژمارەی زۆر دەکات ناوچەکی زۆر دەکات چەند گوندێک دەکات مچنە ناحیە بگریتەوە لە وریابوونی ئەو تاکانەی کە لە تەقاتوعی بەیانەکان ئاگادە دەبن دەبی ئەو کەسانە بن کە وریان و مۆرچی نیشتیمانبوونی کوردایەتیانەوە زۆر بە وردی پێوە دیاربی شەڕ لەسەر تاکە کەسەکی کورد بکەن لەو ناوچەیە. زۆر باش. خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵم پرۆسەیە چۆن سەرۆکاریان کرد چۆن هاتنە پێشەوە بۆ بابەتە. بەڕاستی ئەوەی کە دەبی ئەمە لێرانە باسی بکەین دەستگاکانی ڕاگەاندن بە گشتی بە هەر هەمویانەوە یەک دەنجی و یەک گشتگیریان کرد کەوەی کرد ئەو ڕادە هوشیاری کە لە پرۆسی سەرژمێری دەبوو هەبی زۆر ئاساییە کە نەبووە کەسی 7 ساڵە ئەو پرۆسەیە نەکرایە وەکە کرایە هەمووی حکوومەتەیەک لە دوایە کە دیکتاتۆرەکان کردیتیان یەکەم جارە کورد بەویستی خۆی لە پرۆسەی ئەوها بەشداری دەبی ڕاگەاندنەکان دەستگاکانە ڕاگەاند ڕۆڵەکی زۆر سەریچیان دیت لە وشیارکردنەوەی خەڵک لە بۆی کە بەفعلەن دەبی وەڵامیان لە بۆ بژمێرەکان و لە بۆ توێژەرەکان هەبیتن ئەوەی کە زیاترش هاوکار بوو لەو بابەتە هەموو فەرمانبەر ئەگەر ئەمن وەک هەولێر باز بکەم فەرمانبەرەکانی ئاماری هەولێر بەو ڕوحیەتە بەو خاک پارێزیە و بە دڵسۆزی لە بۆ پرۆسی سەرژمێری دواتر ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە وەزارەتی پەروەردە لەگەر بەڕێوەبەراتی لاوانی هەولێر کە ئەرچی یاری دەدەر و بەڕێوەبەری گەڕەکەکانیان گرتە بەست و توێژەرە بەڕێزەکان کە گرێبەستەچیان لەگەر کرایە لە وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان زۆر بە دڵسۆزی ئیشەکەیان کرد ئەو 99 کە لە هەرێمی کوردستان و لە هەولێر باز دەکرێت کە زۆر لە پێش شارەکانی تری عێراقین لێرەوە سەری گرت ئەوانەی کە لە ڕاگەاندنەکانی عێراقی ئیشیان کرد خزمەتیان بە پرۆسەکە نەکرد بەڵام ئەوانەی ڕاگەیانکارەکانی کورد ئیشیان تێدا کرد خزمەتەکی تەواویان بە خاک و بە پرۆسەکە کرد
ئەوە دەرەنجامەکەی ئەوە بوو گەیشتینە ئەو ڕادەی ئەمە ئێستا تێداین. زۆر باشە بێگومان ئێوەکو لایەنی ئامار لە وەزارەتی پلاندانان پێشببینی ساڵانەتان هەبووە بۆ گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستان لەسەر جۆ پارێزگاکانە تا چەند سەرژمێریە ئەوەی پشت ڕاست کردەوە کە هەرێمی کوردستان لە ڕووی گەشەوە بە شێوازێکی سروشتی لە گەشەی دانیشتوان تێپەڕیوە و زیادی کرد. بەێ ئەو ڕێژەی کە هەیە بە نێودەوڵەتی ئەمە لەوی نێزیکن لەو ڕادەیە و پێشببینیەکانیش ڕاستن ینی لە نێزیکن لە ئەوەی کە ئەمە پێشببینی کرایە و دیڕاستە کرایە لەبەر ئەوەشە کە دەڵێن دەرەنجامەکانی ئەو سەرژمێریە حکوومەتی هەرێم بە تەواوی وەزارەت و سێکتەرەکانیەوە باشتر سوودی لێ دەبینیتن و لە دەرەنجامەکانی لە پلانەکانی داهاتووی ئەگەر مقارنێ بکێ بە حکوومەتی فیدرال بۆ حکوومەتی هەرێم باشتر سوود لە دەرەنجامەکان دەبینی ڕەنگە لە بۆ عێراق تەنها ژمارەك بن بەڵام لە بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەیە کە ئەو داتا سنتەری کە باز دەکرێتن کە پێویستە داتایەکان هەر هەمووی وەک خۆی بگاتەوە دەست حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەیە کە ئەو داتایانەیە دەتوانێت ئیشی لەسەر بکرێتن و لە بۆ ڕاستی قسەکانیش ئەوەیە ئەو پێشببینی کە بەڕێستان باس کرد لەوە ئەو ڕووپێوانێک کە زووتر کراینە لە ڕاستیەوە نێزیکن. باشە هەرێمی کوردستان تاوان جیا لە عێراق ڕاستە دوایین سەرژمێری لە عێراق لە ساڵی 1990 بووە پێم وابێ بەڵام هەرێمی تێدا نەبووە بەڵێ زۆر تاخیرە ینی لە بابەتی زۆر تاخیرە ینی بەڕاستی لە مەسلەی سەرژمێریە ئەم سەرژمێریە چەنێ بێ بە بناخەیەکی پتە و بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوی ڕوون بێت لە داهاتووە لەو پلانانەی کە هەیەی بۆ جێبەجێ. بەڵێ ئەگەر هەر سێکتەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان تەماشاکەی لە تەندروستی پەروەردە لە کارەبا ئاو یعنی هەر هەمویان کە تەماشا دەکەین کە پلانەکە باز دەکرێتن باسی ژمارە و داتا دەکرێتن و ئەو ژمارە و داتانەی کە زووتر کراینە بنەمال ئەوە هەموو ئەو سێکتەرانە ئەوانە بووینە کە بە تەخمین وەرگیراینە یان لە کارتی زانیاری وەرگیرایان لە پسولەی خۆراک وەرگیرایە بەڵام ئەوجارەی داتایەکی خامی ئەگەر 100% نێزی ئەوەش نەبی 99% بە مسۆگەری 99 بە پوینت بە مسۆگەری کەواتە کە داتای ڕاستە بوو پلانەکی باشتر دەبی و دەرەنجامەکەی باشتر دەبێتن بە دڵنیاییەوە. باش زۆر جار لە پرۆسی هەڵبژاردنەکانە بابەت هەیەکرا بە بیان و کە ئەوترا داتا و ئاماری پێویست و ڕاست و دروست لە بەردەستانیە ئەمە چەنە بێ بە بنەمایەک بۆ خۆی ئەو بڕیارەکی محکەمەی فدرالی هەبوو دەیگوت پەرلەمان بڕیارێکی دابوو هەر کاتێک سەرژمێری لە عێراق کرا لە بۆ هەر 100,000 کەس نەک دەنگدەر 100,000 کەس کورسیەک دابین دەکرێتن بەڵام تاکو ئەو کاتێک کە پرۆسی سەرژمێری ئەنجام دەدرێت کورسیەکانی پەرلەمانی عێراق 325 کورسی دەبن بەڵام ئێستا کە دوای ئەوە محکەمەی فدرالی عێراقی بڕیاری دابوو ئەوە هەتا کاریگەری لەسەر هەڵبژاردننی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبی ئێستا بە حکمی ئەوەی ئەمە ژمارەکەمان 6 میلیۆن و کەسرا کەواتە کورسیەکانی پەرلەمانی داهاتوومان لە 65 کورسی 67 کورسی دەبی ئەگەر دەستور ڕانەگەینێتن هەرێمی کوردستان یانیش بڕیارێکی هاوشێوەی لە محکەمەی فدرالی عێراق وەرنەگری پەرلەمانی داهاتووی کە بڕیارە ساڵی داهاتوو لە عێراق ئەنجام بدرێ ڕژمارەی کورسەکانی دەبتە 450 کورسی و دابەشکردنی بودجا لەسەر ئەو پێوەرە دەویتن. زۆر باش بەڕێز دڵزار حەمە ساڵح بەڕێوەبەری ئاماری پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ ئێوەش سپاس.